برسا دامەزراندنا کارگەهên berhemayîna otomobîlan li Herêma Kurdistanê em dê zêdetir gotûbêj bikin li gel rêveberê giştiyê navçew bajarên pîşesaziyên Herêma Kurdistanê Doktor Piştîwan Hemed Seîd li gel me. Doktor tu bixêr hatî. Spas bo amadebûna we. Em niha Herêma Kurdistanê di çi qonaxa damezrandina kargehên berhemînana otomobîla dayîne. Spas pêşekî em pîrozbayî rojî cihanî kirêkaran bikim li هەموو کرێکارانی کوردستان لە ڕاستیە پرۆژەکانی ئێمە پرۆژەکانی وەبرێنان لەسەر دەست و باز و سکەڵ و شارەزایەکانی ئەوان بەردەوامە بێ. لە ڕاستیە مەسلەی وەبرێنانی بیانی ئێستاکە لە هەرێمی کوردستان توان بڵێم لە ئاستێکی زۆر باشایە، چونکە یاسای وەبرێنان بە شێوەیەکی گشتی یاسایەکی هاندەرە بۆ ئەوەی وەبرێنەری بۆ ڕاکێشانی وەبرێنانی بیانی هەرچەند تا ئێستا لە طموحی ئێمە نییە، خواستی ئێمەوەیە کە زیاتر سەرمایە گوزاری وەبرێنانی بیانی بکرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئێستاکە ئەتوانم بڵێم 11 میلیارد دلار سەرمایە گوزاری بیانیمانەیە کە مۆڵەتی وەرگردووە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و خۆی لە نزیکی 54 پرۆژە بینێتەوە و لە ڕاستیە پیشەسازی ئۆتۆمبیل ئێستاکە وەکو جەنابشتان لە پێشکی باستان کرد لە هەواڵەکەی هاتبوو کە بە شێوەیەکی گشتێتوان بڵێن ئۆتۆمبیلی چینی خەریکە زۆر بە شێوەیەکی زۆر بەرفراوان بەکارهێنێت لە بازاڕەکانی ئێمەیە کە لە ڕاستی هەرەمە شوای کردووە کە چینیەکان ببنە بەر ئەوەی کە ئەم جۆرە پیشەسازیە لە هەرێمی کوردستان بنیان باشە لە بنیادنانی ئێستا ئێمە لە چه مەرحەلەیەک دەین لە بەڵێ ئێستاکە 3 پرۆژەیان پێشکەش کردووە کۆمپانیا چینیەکان لە بۆ دروستکردنی کە لە بواری جیاوازی ئۆتۆمبیلایە بۆ نمونە لە بواری ئۆتۆمبیلی کارەبایی یەکێک لە پرۆژەکانیان لە بواری دروستکردنی ئۆتۆمبیلی کارەباییە لە هەرێمی کوردستان و دوانیان لە مەجاری تەجمیعی سیاراتی چینیە لە هەرێمی کوردستان دوانیان پەسەند کراوە و گەشتۆتە قۆناغی تەرخانکردنی زەوی ئێستا لە مامەڵەی پەسەند کراوە بڵێ کارەبایەکە ماوە بڵێ کارەبایەکە ماوە کە ئێستا لە قۆناغی پەسەندکردنە لە لیژنەی پەسەندکردن لە دوای پەسەندکردن تەبیعی دوای ڕای لایەنە پەیوەندیدارەکان وەرەگیرێ و شتێتە قۆناغی تەرخانکردنی زەویەوە. باشە چەندی پێدەچێت ببینین کە دەست بەکارەکانی دەکاتن تا ئەو مامەڵە ڕوتینیاتەنە تەواو طبعاً ڕوتینیاتەکان تەنها پێوەست نییە وەکو وەبەرهێنان وەکو بەنمونە ئەگەر لە بەڕێوەبەرادی گشتی وەبەرهێنانی هەولێر لیژنەی پەسەندکردنمانەیە لە ماوەیەکی زۆرەکە مەرە چەند ڕۆژێکا و پرۆژانە دوای دیراسەکردن ئەو لیژنەیە پەسەندێکە ڕای لایەنە پەیوەندیدارەکان وەرەگرێ بۆ نمونە لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ڕووی فەنیەوە ڕابدەن لەسەر بابەتەکە و بۆ تەرخانکردنی زەویش دیسانەوە چێتە لیژنەیەکی باڵای تەرخانکردنی زەویمانە، یعنی بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لە دوای پەسەندکردن ئەو مامەڵانە لەوانەیە لە حدودی 6 مانگ ینی لەوانەیە 6 مانگێک ئەتوانم بڵێم ئەتوانرێ بگاتە ئاستی مۆڵەتکردن. ناوچەیەکی هەرێمی کوردستان دەبن هەر سێ پرۆژەکە لە شاری هەولێر پێشکەشیان پرۆژەکە قەبارەیان چەندە دکتۆر بەپێی ئەو پرۆژەی سەرەتایی هاتووە بەردەست؟ پرۆژەکان گەورن طبعاً گومانیتیانێ ینی ئەم پرۆژانە لە ئەتوانم بڵێم لە سەروی 500 میلیۆن دلار بۆ سەرەوە یان پرۆژەکان، چونکە جەناب دەزانی ینی تەجمیعی سیارات و مەسلەی بەتایبەتی پیشەسازی نوێیکە ئۆتۆمبیلی کارەباییە سەرمایە گوزاریت یا پێویستی بە قەبارەیەکی گەورەی سەرمایە هەیە. لە ڕاستی ئەمانە ئەتوانم بڵێم هۆکارێکی زۆر باشە بن بۆ گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان و بۆ تەختیەکردنی پێداویستەکانی نەک هەرێمی کوردستان تاوان بڵێن بۆ ناوچەکەش بە شێوەیەکی گشتی گرنگە بێ بۆ تەرخانکردنی بۆ ینی پڕکردنەوەی پێداویستەکانی بازاڕیم ناوچەیە. باشە پیشەسازی دیکەش نوێ بۆ هەرێمی کوردستان کار لەسەر دەکرێتن وەکو کارگا دامەزرێن هەندێکی دامەزراوەکوی موبایل پێشتر ئێستاش چینیەکان بازی دامەزراندنی کارگەی موبایل دەکەن. بڵێ لە ڕاستیە بڵێ ئێستا کەوکو باسم کردیانی یاساکەی ئێمە بۆ بەرهێنەری بیانی لەگەڵ وەبەرهێنەری نیشتیمانی بە یەک چاو تەماشاکە لە مادەی 3 یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنانە هاتووە کە وەبەرهێنەر و سەرمایەی بیانی یەکسانە بە وەبەرهێنەر و سەرمایەی نیشتیمانی. ئەمەش لە ڕاستیە یەکێکە لە خاڵە ئیجابیەکانی یاسا وەبەرهێنانکەوە کاتەوە بەرهێنەرانی بیانی ڕووبکەنە هەرێمی کوردستان و خاڵێکی تریش ئەتوانم بڵێم هەر لە یاساکەی ئێمە هاتووە سەر ڕای ئەو بەخشینی گومرگی و گومرگیانی کە لە یاساکەی هاتووە بۆ نمونە بڵێ ئەوانە بەگشتی هەیە جگە لەوانش بۆ بەرهێنەری بیانێک پرۆژەیەک ئەگەر وەبەرهێنەری بیانی تیا بەشدار بێ دەستەی وەبەرهێنان ئیعفاعاتی ئیضافی بۆ کات جگە لەوانەیە کە بۆ بەرهێنەری نیشتیمانی تەرخانەکرێت کەواتە ئەمە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ژینگەیەکی لەبارترە ڕەخسێنێ بۆ بەرهێنی بیانی بۆی سەرمایە گوزاری لای ئێمە بکەن. ئێمە لە ڕاستیە وەکو فەرمانگەی شار ناوچە پیشەسازەکان وەکو دەستەی وەبەرهێنانیش ئێستاکە
وەکو باسم کرد ئەمە لە تەموحی ئێمەش نەبووە تا ئێستاکە ئەوەی کە وەبەرهێنەری بیانی ڕویان لە ئێمە کردوە سەرمایە گوزاری ئێمە خواستمانەوە یەکەم سەرمایە گوزاری زیاتر بێت لە پێناوەشە لە ڕاستیە بۆ دامەزراندنی ناوچەی پیشەسازی بۆ شاری پیشەسازی بۆ ناوچەی ئابووری تایبەت ئێستاکە لە قۆناغی کۆتایی ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژێکی کە ئەمانەوەی بە شێوەی پەیڕەو لە ئەنجومەنی وەزیران دەربچێت کە تەواوی ستانداردە نێودەوڵەتیەکانی هاندانی وەبەرهێنانی بیانیمان تیا ڕەچاو کردووە بۆی بتوانین ببێتە خاڵێکی سەرنجڕاکێش وەبەرهێنەرانی بیانی بتوانن بێرئێنە سەرمایە گوزاری بکەن شاری پیشەسازی دروستکەن بە ستانداردە جیهانیەکان. ئێستا لەم حالاتە دکتۆر وەکو ئەوەی چینیەکان باسمان کرد سێ نمونەیەک سێ کارگەی تایبەت بە ئۆتۆمبیل چ وڵاتی دیکە بەو پیشەسازیە گەورانە ئێستا لەسەر خەتن یان دەیانەوێت ئەو جورە پرۆژانە لە هەرێمی کوردستان؟ لە ڕاستیە وڵاتانی دیکەش زۆرن لە وڵاتەکانی ناوچەکە لە قەتار لە ئیمارات ئەوانەیە کە لێرە سەرمایە گوزاریان کردووە تەنانەت ژمارەیە کۆمپانیای ئەڵمانیش هات نێرێمە لە مای ڕابردووە پێشوازی مالیەکردن کە ئەوان بە شێوەیەکی گشتی جەناب دەزان ینی ئەڵمانیا لە مەجای پیشەسازی جۆرا و جۆریشیان کردو ئەوان داوایان لە ئێمە کرد کە بزانن ئەو سێکتەرانە کامن کە پێویستن لە هەرێمی کوردستان بتوانن سەرمایە گوزاری تیا بکەن. ئێمە ئەو سێکتەرانەی پێشکەشمان کردن بۆ نمونە لە مەجای پیشەسازی خۆراکە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی کە لە مەجای کشت و کاڵە ینی ژینگەیەکی لەباری هەیە بۆ بەرامە کشت و کاڵەکان یەکێک لەو بارانە بوو کە باسمان لێوە کرد لە مەجای پیشەسازی بیناسازی ئەوان زۆریان پێ باش بوو. ئێمە کۆمەڵێک هەلی زێڕینی وەبەرهێنانمان ڕاگەیاندووە لە ڕاستی ئەوان هەلە زەرێنەکانی وەبەرهێنانیان وەرگردووە. ئێمە باسی دەرفەتەکانمان بۆ کردن و ئەو هۆکارانەی کە واکەن کە پاڵپشتە بن بۆ ئەوان بتوانن لێرە وەبەرهێنانێکی سەرکەوتوو بکەن هەموو ماخسە بەردەستیان لە ڕاستی ئێستا خەریکی دراسەکردنی و هەلانن کە خستوماتە بەردەمیان و بە شێوەیەکی گشتیش حتا ئێمە لەگەڵ چینیەکان لەگەڵ ڕێکخراوی RDI چینیش دیسانەوە ئێستا خەریکی ئامادەکردنی دوو پرۆپۆزڵی گەورەی دروستکردنی ناوچەیەکی پترۆکیمیاوی و ناوچەیەکی ئابووری مامناوەند و بچووکین کە یەکیان لە زاخۆ قرارە دروست بکرێوەکیان لە شاری سلێمانی لە ناوچەی پیشەسازی عربەتە کە ئەمە دوو پرۆژەی گەورە ئەبن کە ئەو کۆمپانیا چینیە شارەزان لە بواری دروستکردنی شاری پیشەسازی تەواوی پێداویستی و پرۆپۆزڵەکانی ئامادەکردن و هەڵسەنگاندنی ئەو دوو ناوچە پیشەسازیە گرنگەکەن بۆ هەرێمی کوردستان و هەر خۆشیان ئامادەن تەرویجی بۆ بکەن بۆی بتوانن وەبەرهێنەرانی بیانی ڕاکێشن و بەڵێ ینی تەنانەت ئەو راپۆرتێک کە ئەوان ئامادەیان کردووە لە ڕاستیە ئەتوانم بڵێم زیاتر لە 160 لاپەڕە ئەو دراسەیە کە ئەوان کردویانە بۆ ناوچەکانی ئێمە کە زۆر خاڵی گرنگ و هاندەریان باس کردووە کە ئەوان پێیان وایە لە ڕاستی ئەمانە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ فاکتەرن کە ئەتوانن وەبەرهێنەرانی بیانی بەڵێ ڕاکێشن. دکتۆر یەکێک لە خاڵە ئەرینەکان وەکو باس کرد لە چوارچەوەی گەشە ئابوووریەکەیدا دامەزراندنی ئەم کارگانە زیاتر دەرفەتی کار دروستکردنە بۆ دەستی ناوخۆ بڕیارێک هەیە کە 175 هەر کارگە و کۆمپانیەک دەبێ دەستی ناوخۆ بێ بەڵام ئەگەر سەیری پروژێکی لەو شێوەیە بکەین دامەزراندنی کارگەیەکی تایبەت بە ئۆتۆمبیل بێ یەکەم جار بێت لەوانەیە هەموو پسپوریەکانمان نەبێتن چون ماڵ لەگەڵ ئەو حاڵاتە دەکەن کە نەگاتە 175. ڕاستە لە ڕاستیە بڕاری 172 ئەنجومەنی وەزیران کە وەکو مەرج دایناوە لە 175 دەستی کار ئەمە ڕاستیە لە پێناوی ئەوە بۆ کە دەستی کاری هەرێمی کوردستان زیاتر لە پرۆژەکانی ئێمە کار بکەن بەڵام لە هەمان کاتا ڕەچاوی ئەوەش کراوە کە هەندێک اختصاص هەندێک سکلز هەیە گرنگن لە ڕاستیە ئەوانی کە لە ڕووی هونەریەوە لە ڕاستیە کارگەکان یان وەبەرهێنەرەکان پێویستیانە ڕێگە بەمە دراوە بەڵام لە بەرامبەر ئەمەیە ئەبێ ئەوان ڕاهێنانی تایبەت بە کرێکار و کارمەندانی ناوخۆیی بکەن بۆ ئەوی بتوانن سکلز و شارەزای و لێهاتویان بگاتەوە ئاستەی دواتر بتوان ئەو جێگایانە پڕ بکەنەوە بڵێ بگاتە ینی بە مەرج ڕێگە ئەدرێکە لە 175 کەمتر بێ هەتا ئەوان ئەو ڕاهێنانانی کرێکارانی خۆمان بگات ئاسێک کە بتوان ئەو سکلز و شارەزایانە پڕ بکەن. لە سپاس دکتۆر پشتیوان حەمەد سەعید ڕێبەرێکی گشتیە ناوچە و باژارە پیشەسازیان هەرێما کوردستانê ماندوو نەبن. سپاس بێش.